ڕەنگە زۆربەی زۆرمان باخچەمان هەبێ یاخو سەوزاییمان هەبێ بەڵام دەست بەجێ لەگەڵ ئەوەی کە وەرزی گەرمایەت نەزانین بە چ شێوازێک گرنگی بە ئەم سەوزایی و باخچانە بدەین کە خۆمان هەمانە بە شێوازێکی گشتی ئەو درەختانەی کە لە نێو باخچەکانمانە هەیە نەزانین چۆن چۆنی خزمەتیان بکەین چۆن چۆنی لەو وەرزە گەرمایی کە ئێمە تایان پارێزگاریان لێ بکەین و هەروەها ڕەنگە هەنێ نەخۆشی هەبێ بەتایبەت لە وەرزە گەرمەکانە ڕوبەڕووی ئەم درەختانە ببێتەوە ئێمە زانیاریمان بە پێی پێویست نەبێت لەسەر ئەوەی کە بە چ شێوازێک چارەسەر بۆ ئەم درەختانە بکەین بۆ ئەوەی کە بەوردی لەسەر ئەم بابەتانە گفتوگۆیەکی چڕوپڕ بکەین میوانداری بەڕێز دکتۆر عەلی عوسمانمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی ئەندازەکاری و دیزاینەری باخچەکان دکتۆر گیان سڵاو لە بەتوبانی و باش بۆ بینەرە خۆشەویستەکانیشتان بەخێر بێ سەرجان دکتۆر با هەر سەرەتا لەو پرسیارە گشتیەوە دەست پێ بکەم لەگەڵ وەرزی گەرمایە بۆ ئەوانەمان کە باخێکمان هەیە باخی درەختی ئەو درەختی تایە پێویستەکە بە چ شێوازێک لەگەڵ وەرزی گەرما و هاوینە گرنگی بە ئەو درەختانە بدەین بۆ ئەوی کە هەر بە شێواز و جوانەکەی خۆیان بمێنەوە دەست خۆش بۆ بەتەوەرەکەتان سپاس بەنسبەت وەرزی گەرماوە ئێمە زانین بە تایبەتی ئەم ساڵیش ینی گەرماکە تەبیعی نییە لە هەمان کاتیشا بڵین ڕێژەی 6 دابەزیوە یعنی ئەو دوو هۆکارە بڵین هۆکارێکی سەرژین بۆ ئازادانی ڕۆک کە بڵین ڕێژەی 6 دابەزێ گەرما بەرزە بێتەوە لەو کاتا بێتە هۆی سووتانی بڵین دیوی دەرەوەی ڕۆکەکان یان قەراغی گەڵەکانی چی بکەین بەنسبەت بڵین ئەگەر ئاو هەبێ باشتر وایە بڵین ئەودان زیاد بکەیت و بە تایبەتیش یان لە شەوە یان لە بەیانیانە نابێ بڵین لە کاتی گەرمایە ئاو بنجوکا بێ بە هەڵم و زیاتر بێتەوەی بڵین سووتانی ڕۆکان بۆ خەدروزەکە بڵین هۆکارێکی تر لە پاراستنی ڕۆکانان بڵین لەم کاتا بە تایبەتی لەم ساڵی ژیان مەسەڵەن لە کاتێکا کە گەرما بێ بڵین کە جەوش گەبێتەوە زیاتر گەردیلەکان لە هەوایە زۆرن تەپوتۆزەوانە ئەنیشێتە سەر گەڵاکان یعنی باشتر وایە هەفتانە دوو هەفتە جارێک ڕۆکەکە پشۆرێ بە ئاوێشی بڵین کە کلسیتیانە ئەگەر سۆن دەبێت هەر بەڵام لە کاتێکدا یان لە شەوە یان لە بەیانیان زەوە نابێ بڵین لە کاتێ تاوە دڵۆپاو لەسەر گەڵاکان بێت چووکە بێتەوەی سووتانی گەڵاکان ئەمما بێتە هۆی مەسەڵەن زیاتر ڕۆکە فێنک بێتەوانێ لەمان کاتە بڵێن تۆپتۆزە کە لەسەر گەڵاکانیشێک کارێکی خراپەکە ئەبێتەوەی زیاتر گەرمبوونی زیاتر بڵێن ئاوی لێ تەبەخورەکە ئەبێ بە هەڵم و بێتەوەی سووتانی ئەمە قسەمان لەسەر و درەختانەیە کە لە نێو باخچەکان بەڵێ ناو باخچەکان بەڵێ دکتۆر هەر بە چاوێک سێرێکی باخچەکەی ئێمەشکەوە بە هاوکارانیشم ناوبەناو دیمەنەکانە گوازنەوە باخچەکەی ئێمە لەکوێی زیانەکانی گەرمادایە ئێستا هەستەکەی درەختێکی تیا بێت کێشەی هەبێت لە پشتی خۆشتەوە هەندێک سنەوبەر لە ئێمای بینین هەندێکی بەرەو زەربوون ئەچێت بەنسبەت بڵێن ڕۆکەکانتانەوە بە شێوەیەکی گشتی بڵێن شوێنی کەناڵی کورسات شوێنێکی بەرزە بڵێن لەسەر و تقریبا 1000 مەترەوە لە ئاسی ڕووی دەریا تا حدە بڵێ وەک ناوشار نییە ینی پلێک کەمتر بێ لەگانی گەرما لێرە لە هەمان کاتیشا بڵێن بەڵام کێشێکتان نیە زیاتر ڕەشەوە لێرە بەقوتە ئەبێتەوەی بڵێن زیاتر ڕۆکان وشکاتەوە باشتر وایە بڵێن ئاگاتان لە ئاودان بێ یەک دوو بڵێن هەمان ئاودان شەو باشتر وایە ینی بڵێن 2 ساعت حوتوەشتی ئێوارە یان مەسەن بەیانیان پێشەوە ڕۆژهەڵ بێ ساعت 5 وانە لە هەمان کاتیشا بڵێن هەندێک ڕۆکتانە بینم بڵێن بەتابەتی سنۆبەران دێەوەی کێشە بیاوی نییە جانان بەرنسە سنۆبەریاتەوە تۆزێ بڵێن ڕێگی زیادە ڕوە بڵێن جانەکانی پڕ کردووە پێشنیارەکەی بۆی داری کورسەکانی گەورەتریان شوێنەمان بێگومان ڕۆکانتان زۆر جوانە کێشەیانی بیاویشتان تیا ڕووی نێداوەتە لەسەر شەقامێکیشەوە سەوزێمان ڕواندووە ئەوەیە بڵێم ڕوبەرەکەی کە تیا ڕێگانەوەی تەنیوێتیوانە ئەبێ بکەێت جانێکی خبار گەورەترەوە زۆر باشە دکتۆر ئێستا زۆر ئەوانی کە باخچەیان هەیە بابەتی ڕوبەر باس بکەین بۆمە بە جۆرەی بینایەک دەبێت چەندێکی باغ بێ بۆی ئێمە بتوانین ئۆکسسیژینی پاک و لەم کەش و هەوا گەرمەشدا بێگومان ئەو باخچەی کە ئێستا ئێمە باسی گرفتەکانیەکەین ئێمە دەڵێن ئەوان چەندە ئازاد بەکێژن لە گەرما و لە بیئاویە ئەوان بۆ ئێمە فێنچی و ئۆکسسیژین دەستەپەرەکەن بەپی ڕوبەری بینا ستاندارێک هەیە دەبێت ئەوەندە بۆمە لە 100 مەتردا دەبێت ئەوەندە مەتری سەوزایی بێت ستاندارێکی جیانی هەیە یاخود نییە وڵی بەنسبەت زۆر وڵاتەوە بڵێنەوە جێبەجێ کراوە بەڵام لە وڵاتی ئێمەژە تقریبن تا پێش هەشتاکانیش جێبەجێ کرا گەپچینە شۆڕش و گەڕێکی شۆڕش و عقاری ئەبینی زۆربەی
ماڵەکان 600 متر بوون لەو کاتاکە تەوزیعکراوە زمانی مەلیکا بڵێن دوای مەلیکی 400 باغ و 200 بنا بووە باش 400 حدیقە بوو یعنی بڵێن ماڵەکە لە ناوڕاستی بڵێن ڕوبەرەکە بووە بە تەنیشتەکانی بڵێنشان بڵێنەکرێ بە باخچی سەوزایی بۆ سەوزە بۆ ماڵەکە یەکیشان ئەکرێت بە میوە بڵێن باخچی پێشەوە باخچی دواشەوەیە باخچی پێشەوە زیاتر مەسەڵەن بۆ عامە باخچی دوا بڵێن توانە مەزبەحی تیا بکات شوێنی دانیشتی خێزان بەڵام ئەوە وردەکەم بۆ دوای بڵێن هەشتاکان تقریبا بڵێن لە نیەتی هەفتاکانە بۆ بە 400 متر 400 متر بۆ بە 300 متر بۆ بە 200 متر ئێستا 100 متر دەستداوەشەکرێت ئێستا 100 متر شەش قاتی لەسەرەکرێت برارێکی دەرکرد کە 100 متر ئیجازەی نیێنێ یعنی کارێکی باشە بەڵام زۆربەی ئێستا حکومەت خۆی تەوزیعەکە 150 مترە ینی دەگمە لە 200 متر زیاتر ڕوا ئەمە چی بکا بە بینا چی بکا بە باخچە بەڕاستی ینی وەلەو خۆشبەختانە بڵێن لەم ساڵانەی دوایە ساڵی نەوەتەکان بوو ینی حکومەت برارێکی دەگرین دەبێت 2 متر بڵێن بەلایانی کەمەوە بڵێن مەدخەلی ماڵەکە لە دەرگای حەوشەکەەوە دوور بێ ئەوە ئاماژلی بڵێن باخچە دروستکردن بوو دوای برارشکان دەبێت هیچ نەبێت دوو دار بڵێن دەبێت دەرگاکەی بڕێن ینی وای کرد ئەوەش نەما یعنی ئێستوان دێ بڵێن لەو کاتا سەربانەکان ئیستیقلال کردێ بە دەرگاکەی بڵێن شۆستەکەی بەردەمی تقریبا مەترنەوە 2 متر توانێ ینی وەبزانم برارێکی وایە توانێ بڵێن شۆستەکەی بەردەمی بکا باخچە سەوزایی زیاد دەبێت بەلایانی دکتۆر ئێستا باس لەو سنەوبەرانە کردوتە هۆکارەکەی کەم ئاوی نییە کەمی شوێنەکەیەتی کە ڕەگی ڕەنگە پێویستی بە شوێنێکی زۆر بێ بۆ ئەو کەسانی کە ڕەنگە باخێکی درەختیان هەبێ پێویستەکە بینی دارەکانیان چەندێک بێ بۆ ئەوەی کە ئەم دارانە بە شێوازێکی باش ڕێگەکانیان بڵاو بێتەوە چکە ڕەنگە هەنێ جار وابزانن کە دارەکە سیز ئەبێ گەڵاکانی ئەوەرێ وابزانن کە لە ئاودان یاخود لە کەشەکەیەکە لە ناوچەکەیە هەیە بەڵام ڕەنگە خۆی هۆکارەکەی ئەمە بێ بە شێوازێکی گشتی پێویستەکە بینی دارەکان چەندێک بێ بەڕاستی شتێکی زۆر گرنگ بڵێن لە کشتتوکاری باری کشتتوکاڵە کێمە لەوانە زۆر گرنگی پێنە دەین خاکە ئەبێ ئەو خاکەی بڵین کە ڕۆکی تیاڕێنرێ خاکێکی بڵین ئەوە نەبیان زۆر مەسەڵەن نمابینی شقامەکانە تەبقا بڵین بە پیتەکە لابن ئەکوتێکەڵی تێکری ئەکوتێتەوە بە حەفارە بە شۆفڵ مەڵن بەڕۆڵە بە هەزازی لێدرێ دوایان شاڵێکی گرن سیستم پێم دارتیاڕۆ نابێەوە ئەو شوێنانەی بڵین بە تایبەتی بڵین کە دارە ڕێندی ئەبێ بەلایانی کە مخاستن داری سەجادا متر بە متر بە متر یعنی 1 متر سێجا بڵین گڵەکەی بگۆڕێ گڵ کشتتوکاڵی تێکرێت بنسبەت بڵێن پرسیارەکەتەوە کاڵی بڵێن دووری نێوان احتیما دەکاتە سەر خێرایی دارەکان جۆری دارەکان ئەگەر گەشەی خێرابێ پێویستە دووری نێوان دارێک بە دارێک زیاتر بێ باش کەنۆپیەکەی مەسەرێن شێوەی بڵێن شێوەی چەتریە شێوەی بڵێن هەرەمیە شێوەی درێژ کۆلێ مەسەن پانە بێتەوانێ ئەوەش دیارریەکە بەڵام بە شێوەشی گشتی ئێمە ئەگەرمانێ بڵێن دووریەکە دیاریکە نەبێ احتیماتکردنی سەرەوانە و زۆر گرنگە بڵێن التزام بەو دووری نێوانە و هات بە بڵێن ڕۆچێک هەوێکی تایبەتی خۆیە ئەڵێم دارە بینی دانێک و دانێکەوەنە ئەوە بەرزە بێتەوانێ زۆر جار بڵێن لەخەکانی چەند ئەڕوا ئەوە نزەڕەکانی بڵاو بێتەوە لە ژێرەوە ئەگەر بێت و بڵێن دووری نێوانیان کەم کەینەوانی چیە بێ منافەسە لە بینیان دروستە بێ لەسەر ڕووناچی لە ژێرەوە لەسەر ئاو خواردنەوەوانە وای لەکەن بڵێن هەندێکیان بڵێن مواد دەرە ئەو ڕۆکی تەنیشی وشکەکە لەبەر ئەوە زۆر گرنگە بڵێن ئەو مەسافەیە بزان پێ بکەین یان توانین بۆ هەڵپاچینەوە یعنی مەسەن هەڵپاچینی بۆ بکەین و حاڵتا توانین مەسەن گەشەکەی تعدیل بکەین بەڵام ئەگەر ڕێژەی بڵێن دووری نێوانیان کەم بێتەوان لەو حاڵتا بێتەوە چی گەشەی تایبەتی ناوچوو منافسەیەکتر دەکەن گوڵ ناکە بەرناگرێ شێوەی خۆی وەرناگرێت بەڵام ئەگەر دووری نێوانێک گونجاو بێ بە پێچەوانەوە یانی جوانتری گەشاکە و شێوە خۆ بەر و گوڵشی زۆر دکتۆر گەرما کام نەخۆشیانە لە نێو درەختەکاندا زیاد دەکات بڵێ بەنسبەت گەرماوە بڵێن زۆر جار بڵێنە بێتەوەی کەمبوونەوەی نەخۆشیەکان ئەبێتە کەمبوونەوە بازەگەر زۆر بێت بەڵام مەسەن لە هەردێک کاتە بڵێن ئەو بڵێن زیاتر نەخۆشی فەسلەجی ڕوەدا خراقی گاڵەکانە سووتێ ڕێژەی بڵێن تا چەند لە درەخت کێشەی نییە بڵێ گەرما گۆڕێ بە پێستەوە ئەنی باسی 50 کرێت کە زۆر زۆر ئاسایی بۆ تۆ 50 هەموو ڕۆژێک سێرەکە گەینام دەرەجانە هەندێک حاڵەتی بازەگەڵان سلێمانیە تا ساوزام 43 زەر نەگەوتووی 44 مان بینی بەڵام ئەڵەن پێشبینیە کرێشە پۆلێک بێت بگاتە و پلانە زیاتر ساڵیشەوە پێشگیان 49 تۆمارکە باسی سێبەرەکەم ئێمە تەنها باسی سلێمانیش ناکەین باسی هەندێک ناوچەی تریشەکە ئەمانە ساڵ کە لارمان نەگاتە شتوانە بەنسبەت بڵین ئەو نەخۆشیانە زیاتر نەخۆشی فەسلەجی بەنسبەت دێمەوە ئەگەر سێری بڵین کەشوهەوا بکەی ڕێژەی شێ لەم ڕۆژانە 100 دەبوو شتێکی نادرە خۆ ڕێژەی شێ نابێت لە چل دابەزێ لە چلەوە بۆ هەفتە نمونەیە هەم ئینسان بڵێ هەزە وێزاری ناکە
هەم ڕۆکەکانیش گەشەی خۆیانەکەن بەڵێ کە ڕێژەی شێدا بەزیم سەر ڕۆکەکان بۆ فێنکردنەوە چۆنە عراقەکەین ئەوانیش بۆ شێوەیە بڵێن ڕێژێشی ئاو لە خاکە درێنن خوانی پەسا دەکەنەوە ئەگە گەرمی پێ بێنی بڵێن لە باخچەیەەکە سەر جادەکەم قیرەکەی تەنیشتی بپێوی لە مانگی حوتا تقریبا سعات 1 تا 7 پلارڕە بەڵام لە هەمان کاتە گەرمی پێوەکەوانی کە لێ زەرین بی قسە گەڵای ڕۆکە لە چ زیاتر ناڕۆ ئەمزانە سی لێ فەرقەیە چیەکەوە ئەوە ڕۆخۆی لەو کاتە وەک مبەردێک ئەتوانێت ڕۆژێکی بڵێن باڵغ کە عمری بڵێن 150 ساڵ بێ لە ڕۆژێکە 600 لیتر ئاو ینی 7 میل لە خاکەوە دەربێنە بیا بە هەوا ئەو واکە بڵێن کە ڕۆکانە بژێن لەبەرەوە بڵێن لەو کاتانە ئەودان پێویستە بۆی بڵێن چی ڕۆکەکە بیاو نەبێ گەڵاکەی نەوەێ زۆر جامەسەن ڕۆک بیاو بێ چیەکە بەشە لە گەڵاکانی خۆی وەرێنێ وشکەکە ئەوە لە کوێوە هێنێ باسی وشکە ساڵی زۆرەکەین بەنسبەت بڵێن ڕۆکەوە خاستە نەگەر شوێنەکە بڵێن خاکی باش بە ڕێگەی ڕۆ ینی مسنجاری وایە ڕۆک هەندێک بۆ نمونە ڕۆژی وەکو کالیپتۆس ئەتوانێت تا 50 متر بۆ قوڵایی ئاسۆی ڕێگی بڕۆ بۆ قوڵیش بەڵێ ڕۆکی پاڵۆنیامان هەیە تا 20 متر دەتوانێت ڕێگی بچێتە خاکەوە دەخۆی تا 10 متر 12 متر بەزە ئەمە واکە بڵێن لە کەلوکونەکانە ئاو دەربێنێ و بیا بە هەوا ڕۆ جەوەکەشمان بۆ فێنەکە زۆر باشە جا دکتۆر هەنێک لە نەخۆشی هەیە من لە نێو درەختەکانە ئەیبینم لە وەرزی هاوینە بەتایبەت ئەگەر سەردانی ئەو منتیقەیە شارباژێر بکەی بەتایبەت ئەو درەختانی کە بەردارن بەرئەگرن میوەکان هەنێکیان هەیە ئەڵێن ئەمە کرمە ئەڵێن نازان پەپولەیە شتێکە وردە وردە وا لە ئەگەر کرمەکە بێ وا لە ڕووەکەکە وردە وردە ناو قەدی درەختەکە کلۆر ئەبێت و لایەکی وشکە بێ ئەم نەخۆشیانە پەیوەندی بە گەرماوە هەیە پەیوەندی بە وەرزی هاوینەوە هەیە چکە زۆرتر لە وەرزی هاوینە ئەبیندرێ بەڕاستی ئەو نەخۆشیانی کە زیاتر لە وەرزی گەرما هەمانن ئەو لەسەرتا باسی گوتمەدارەکەم پێویستە بشۆرێ ینی تەپتۆس کە تەپتۆسە گەڵا کۆ بوانێ ئێمە حەشەرەیەکمانیان زۆر مەسەن ینی زیاتر لە بینیانە پێوتێ ئەناکت یعنی نوعەکەی جاڵجاڵۆکەیە ئەم جاڵجاڵەکەی بە چاو نابێنرێ ئەگە سەری گەڵای هەنجری تو بکەین زیاتر دەرەکەوێ بڵێن تاڵ ئەیتەنێ تاڵەشی باریک بە چاو بینە بزەڕەبی لەگە گەورەکەی ئەم حەشرێچێتە بڵێن تەبقی میزۆفیلی گەڵاوە گەڵاکان بڵێن نەفەقی لێدا و گەڵاکان بڵێن وای لێکە زوو بووەرێ ئەوە زیاتر لە گەرما لە تەپتۆزە ئەو حەلە معاناکەی بەنسبەت ئەوەی کە باسی کرد ناوچەی شارباژێڕوانە بڵێن کرم لە قەدی دارەکانەیە ئەوە بەڕاستی نەخۆشیێکی بڵێن زۆر بڵاوە ئەتوانین بڵێن مێرووێکی زۆر بڵاوە زیاتر بڵێن وەکو خالۆچەی وایە خالۆچێکی ڕەشە بەنسبەتەوە چەند بڵێن ساڵێکە چەند جیلێک دروست دەکات بەسێشە لەوانەیە ماگی یەکوانە وەزبێگێتە دەرەوە گەرای تازەدانێ لە مانگی چوارەوانە مەسەن پێویستە لە مانگی یەکە پێویست مەسەر ڕۆژێ بکرێ دەرمانی تایبەتی خۆیە لە مانگی 5 چوارە پەیوەندی بە وەرزی گەرماوە نییە زیاتر بڵێن لە گەرما بە پێچەوانەوە ئەچێتە ناو قەدەکانەوە ینی جیلێکی تقریبا لە 56 بۆ 58 ینی گەرادان ینی هەر ئەو پەپولیان بڵێن ئەو قالونچەیە ئەتوانێت هەر جارە 200 هێلکە دابنێ باش لە ژێرەوەی گەڵاکان تقریبا لە حەزێت و هەفتە هەڵیە دەوێنانە و ئەچێتە ناو قەدی لە قەناسکەکانەوە زیاتر بڵێن وەرزی گەرما لێوە بەسەرەبا لە هەمان کاتا بڵێن لە زستانی ژامێنێتەوانێت جا بۆ ناوبردنی ئەوەی پێویستە بڵێن ڕۆکانی کەی بینین ینی کرمیتیان وردەدارێکی لاتۆ لە خانە ببرێنرێ بسووتێنرێ لە هەمان کات چا بڵێن لە 15 یەکوانە دەرمانێ بکرێ بۆی ئەو جیلەکەیتە دەرەوە ئەو بڵێن کرمە لە ناوبەرێ و زۆر جار بە حکومەتی شەو کار بکە بەڕاستی بە تەیارە هەموو باخەکان تو باخی خۆ دەکەی باقی تەنیش نایکە ڕاستە باقی تەنیشە بۆ تێتەوە دوایین پرسیاری من ئەوەیە کەسانێکی زۆر هەن کە زۆر شارەزان لە باخ و درەختەکان ئەناسن ئەزانن بۆ چێ وەرزێک چ جۆرە درەختێک ڕێنمایی تۆکو پسپۆڕێک لە بواری دیزاینکاری و باخچەیە چییە بۆ ئەو درەختانە بڕوێنن کە درەختی هەمیشە سەوزن درەختێکن بەرگەی زۆر دەگرن جیاوازیان هەیە بێگومان درەختەکان بەرگەگرتنی گەرما یان سەرماش بە پێچەوانەوە ڕێنمایی تۆ چیە ئەگەر بەناویش بەناوی زانستیش ببیڵێ دڵنیام کەسانەکان تێگەن لە گرنگترین شت بڵین لە دیزاینە هەڵبژاردننی ڕۆکێکە بڵین کە لەگەڵ بڵین شوێنەکە بگونجێ زۆر جارمە حەو خاڵمانەیە بۆ بژاردننی ڕۆگەیشە لەوانە گونجاندنیەتی لەگەڵ کەژوای شوێنەکە تۆ بڵین بە تایبەتی باخچە باسەکەین ناوەتوانی بڵین ئەو جۆی بۆ بخۆقەکەنی کە تیاژە ئەگەر لە بڵێن چی خۆیانە بێ وشکە بێ زۆر جار مەسەن بینیومە خەڵکێ ینی زیاتر جار بڵین تا 5,000 دلار یاوە بە ڕۆژێک ساڵی نەماوەتەوە ئەوە چییە لەگەڵ جێی شوێنەکانە گونجاوە باشتر وایە یەکەم جار کە ڕۆگەکان هەڵبژێری ڕۆگەکانی ناوخۆی خۆت بێ
یان ئەگەر ڕۆگەکە لە دەرەوەات بێ بەلانی کەمەوە 5 ساڵ بۆ تا 15 ساڵ تاقی کرابێتەوە ئەجا تۆ تەوسیە بەی بەکاری بێن لە دیزاینەکاندا ئەگەر ڕۆکەکە بڵێن نەگونجاو بێ بەرە مەلگەشە ناکە نەخۆشی لێدا سەرماو گەرمانە سا بۆ نمە باسی سلێمانی بکەین ئێمە سلێمانی تا ناقیس 20 تەجویدکراوە لە ستانە و 49 لە هاوینە یعنی ئەو ڕۆکەی کە یێنینە بێ هەفتا پلە تحمل بکە ناقیس 20 تحمل بکە و حساب بکەن بڵێن جنسان سا بێ ناقیس 25 و توقع بکە لە 49 سەرکەوی لەبەرەوە باشتر وایە یەکەم جار ئەو ڕۆکانی کە هەڵێ بژێری ڕۆکەکان بێکە لە مەوتنی ئەسلان کوردستانە ئەنجا بڵێن تۆ ئەتوانی بڵێن لەو کاتە خزمەتکردن کەمە بێ نەخۆشی کەمتر لێدا واتاوە نەبێکە لە هۆڵندا درەختێکی بینیوە جوان و تیتی باگە خۆمابی بەمەوە لە کوردستان ئەو ڕۆکە بێ لە محتاتی توێژینەوە دانرێ 5 ساڵ بۆ 500 ساڵ توێژینەوە لەسەر بکرێت لە چەند شوێنێکی کوردستان تاقی بکرێتەوە ئەجا تەوسێ بکرێت بەکار بێ بۆ باخچە و پارکەکان دەستەکانە خۆش بجا زۆربەی کات هەروەکو تۆ لە هۆڵنداوە گوڵەگەێنێ هەنێک کەسیش ئەڵێ من خۆم ئەو کەشەی بۆ دروستەکەم ئەو کەشە دروستەکرێ بۆ ئەو بەڕاستی بەس لە ناوماڵە لە باخچەی داخراوە بەڵێ ئێستا ئەمە خۆشبەختانە خەڵک زۆر مسن کراوە بەرەبەر باخچەی دەرەوەمان نەماوە کراوەی ماڵەکان یا مەسەر لە ناوماڵە لە ئینجانەدانی ئەتوانی تۆ لەو کاتە سەی تەرەبکەی جەوی بۆ فڵقێنی بەڵام بۆ دەرەوە ناکوچ دەستەکانە خۆش دکتۆریان علی عوسمان پسپۆڕی ئەندازەکاری و دیزاینی باخچە سپاس بۆ وتەکانت دڵنیام جێگی خۆی کردو دووبارە سپاس بۆ ئامادەبوون.